100 دەفتەرت هەبێ کاکە 100 ماڵ هەیە هیچی نییە. 100 دەفتەرت هەبێ براکەی خۆت لە کرێ چیایە. 100 دەفتەرت هەبێ ئەو هەموو خەڵکە لە نەخۆشخانی هیوا و نالەکەلی کەوتووە دەرزیەکە کڕێ بە 8 وەرەقە و بە 20 وەرەقە کاکە ئەمە نیشانی پرسیارە لەسرت وەنەبلوکم بالشەڕ والخەیری فیتنە. وەڵڵا پارەکە بۆ خۆی فیتنەیە. وەڵڵا ئەگە فەقیرەکە فیتنە بێ بیللا وەتەڵڵاهی دەوڵەمەندێکە 10 فیتنەیە. ئینەما ئەموالکم و ئەولادکم فیتنە. برا والله مال بۆتە فیتنە، مناڵ بۆتە فیتنە. برا والله ئێستا خەڵکێکەیە مناڵی نییە یەک جار خەفەتی هەیە، یەک جار ئەڵێ مناڵم نییە. بەڵام ئێمە کە مناڵمان هەیە والله 100 خەفەتمان هەیە برای شیرینم، 100 خەفەت. نانە ئێستا تۆ خاوەن کچی ئەم کچە ئەدەی بەکیە بەس پێم بڵێ ئەیدەی بەکیە بەس پێم بڵێ هەرچی گەنجە تەپاوەتە گازینۆ و کافتریا و باڕەکانەوە دەیاڵە زۆربەی ڕەحمە لە بابت زۆربەی هەرە زۆری کەوا سەری کردوتە دووکەڵ و دەرمان و مەشروبە. باشە ئەم هەموو خیانەتە، ئەم هەموو فەسادا، ئەم هەموو چەقۆ هەڵکێشە، ئەم هەموو خراپەکاریە کچەکەت ئەدەی بەکیە. ئێمە خەفەت نییە برا کوڕێکت هەیە ئەتەوێ ژنی بۆ بێنی کاکە نازانی چی بۆ بێنی ڕەب العالەمین ئەپاڕیتەوە ڕەب العالەمین داوا لێکم ماڵێ بێ کورە کوڕەکەم حەیان نەبا دوو ڕۆژتر بێڕێزی بەرامبەر کچەکەیان نەکات. کاکە دوو ڕۆژتر ئەم بووکەم هێنا بووکێکی پاک بێت خیانەت لە کوڕەکەم نەکا و شەرەفمان بڕوات حەیان داوا لێکم خوایە کە هێنامە ماڵەوە دوو ڕۆژت مەلەفی بڵاو نەبێتەوە کورە بۆ خاتری خوا تەلاق و تەلاقکاری و جیاببوونەوە ئەو کاتە دوو تایفە ئەدرێ بەیەکە. کورە برا والله وبیلا وتەڵایی یعنی خۆمان ئێستا خۆم ئیسا ژیانی من بیلا وتەڵایی موسیبەتە برا عەزیزەکەم. ئێستا من مناڵەکانم باجی من ئەدەن برا مناڵەکانم باجی من ئەدەن کە من ناتوانم خۆشیەکی کەمی ئەم دنیاە ببینم مناڵەکانیشم بە هۆکاری منەوە ناتوانم بیبینم. بیلا وتەڵایی یعنی ئێستا یعنی من چەند جا فرمێسم بە چاومە هاتوۆتە خوارەوە کە مناڵەکانی خۆم بینیوە محرومن لە باخێکی خۆش، لە پارکێکی خۆش، لە سەیرانێکی خۆش، لە بازاڕیکردنێک، لە ڕاکردنێک، لە تۆپیانێک، لە وەرزشێک. حەقیقەت پێت بڵێم برا شرینەکەم تێگەی برای جا ئەم پێت بڵێم ئەم دنیا بۆ خۆی جوبیلت عەلا کەدەڕین وأنت تريدها صفوا من الأكدار. هەر ئەوا بە ناڕەحەتی هاتووە قوربان گیان، هەر ئەوا برا تۆش بتەوێ ئاوا بەبێ دەزمایە و بچیتە سەر حازری شتیوان نابێ قوربانگیان. بەشکرانی خوام کردیا خاوەن پارەبی ئەبێ زەرەرکەیت، خاوەن کوڕت بمرێت، خاوەن عەشرەت بی ئەبێ کێشەو بۆ دروست بێت، پێگە و مەنسەب ناو شوهرەتێکت هەبێ دوو ڕۆژتر ئامادە بە بۆی ناشرینت کەن کاکە، ئامادە بە بۆی ناشرینت کەن. ئەوە تا لەم کۆمەلگایی خۆمانە هەر کەسێک ئەیەوێ دەستی ئیسلاح ڕاکێشیە بۆ مجتەمەعە ناشرین ئەکرێ براکەم. جارێ مامۆسا تۆمەتبارەکەن بۆ ئەوەی کەوا کەسێکی خراپەکارە، کەسێکی دزە، تا ئەوەی بە شەرەف و بە ناموسەکەی دێنە خوارەوە. ئافرەتێک ئەیەوێ بە نیقابەوە دەوامی خۆی بکات، کوڕی خەڵک دەموچاوی نەبینێت، ئەوە تا بێڕێزی بەرامبەرەکەن قوربانگیان. بەڵام ئافرەتێک بە شۆرتێکەوە دەوام کات سینگ و هەموو گیانی لەو ناوە بێت، ئەوە دیموکراتیەتە، ئەوە پێشکەوتنە، ئەمە جوانترین سەقافەتە کە پێشکەشی کۆمەلگایەکەن بۆ ئەو هیچ کێشەیەک نییە قوربانگیان. بەڵام تۆ کە دەستگرتە بووی بۆ ئیسلامەوە ئیتر بۆ خۆی ناڕەحەتی وردە ڕوتیەکات. پێغەمبەر فەرمێ صلی الله علیه وسلم زمانێ دێ بەسەر ئومەتەکەمە القابض ئەوەی کەوا دەستگرتەیە بە دینەکە وەک کەلقابض على الجەمرە، وەک ئەوە دەستی بە پشکۆ گرت بێ. کاکە پشکۆ ئاگرە ئەتسووتێنی ئازاری هەیە، ئازار کاکە ئازاری هەیە کە کاتێک تۆ بە ڕیشێکەوە یەکێ تعلیقێکت لێدەن، نوێش ئەەکەی تعلیقت لێدەن، قورئانە خوێنی تعلیقت لێدەن، وتار ئەدەی لە کۆمێنتا لە لایڤا جنێوت پێ ئەدەن، تێگەی خوشکێکە بێتە باڵاپۆش هەزار ناوناتۆری ناشرینی لەسەر دەرەکەن. ئەمانە هەمووی بۆ خۆی ناڕەحەتیە براش.